ئەنجومەنی وەزیرانی عێراق وردبینی بۆ ڕەشنووسی پرۆژە یاسای بودجەی گشتی ساڵی 2021 دەکات و چاوەڕوان دەکرێت لەم هەفتەیەدا ئاراستەی ئەنجومەنی نوێنەران بکرێت. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند ڕۆژی سێشەممە ئەنجومەنی وەزیران ڕەشنووسی پرۆژە یاسای بودجەی 2021 تاوتوێ دەکات و لاولەوێتی پرۆژە یاساکەش ڕەخساندنی هەلی کارە بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان. کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بۆ وربینیکردنی پرۆژە یاسای بودجە بڕیار بوو ڕۆژی شەممەی ڕابردوو بەڕێوە بچێت، بەڵام دوای لێکتێگەشتنی هەرێم و بەغداد لە سەرپشکی هەرێم لە پرۆژە یاساکەدا کۆبوونەوەکە بۆ ڕۆژی سێشەممە دواخرا تاکو حکوومەت هەرێم وەڵامی ئەو پێشنیارانە بداتەوە کە سەبارەت بە نەوت و داهاتی دەواازە سنوورەکان ئاراستەی کراوە. هەروەها دکتۆر بەشیر حەداد جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێشبینی کرد حکوومەت عێراق لەم هەفتەیە پرۆژە یاسای بودجەی 2021 ڕەوانەی پەرلەمان بکات بۆ ئەوەی خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ بکرێت و پاشان پەسەند بکرێت. جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق لە لێدوانێکدا بۆ میدیاکان ڕایگەیان ڕەوانەکردنی پرۆژە یاساکە زۆر لە وادەی خۆی دواکەوتووە کە پێشتر ساڵانە لە 15دا دەگەیشتە ئەنجومەنی نوێنەران، بەڵام ئومێد دەکرێت لەم هەفتەیە ڕەوانەی پەرلەمان بکرێت. بەشیر حەداد ئاماژەی بۆش کردووە بەبێ ڕێککەوتنی سیاسی لە دەرەوەی ئەنجومەنی نوێنەران مەحاڵە پرۆژە یاسای بودجەی گشتی عێراق تێپەڕێندرێت. لەبارەی جێگیرکردنی پشکی هەرێمی کوردستانیش ئاشکرای کردووە گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغداد بەردەوامە بۆ جێگیرکردنی پشکی هەرێم لە بودجەی 2021 هۆشداریشیدا لە دواکەوتنی زیاتری پەسەندکردنی بودجە و دووپاتشی کردەوە. ئەگەر بودجە پەسەند نەکرێت کێشەی دارایی زیاتر بۆ عێراق دروست دەبێت. هەروەها ئەحمەد کەنانی پەرلەمانتاری فراکسیۆنی سادیقون داوای لە حکوومەت کرد بەلە بکات لە ڕەوانەکردنی پرۆژە یاسای بودجە بۆ ئەنجومەنی نوێنەران. جەختشی کردەوە زەرمەندی یەکەم لە دواکەوتنی بودجە هاوڵاتیانن. بە وتەی و پەرلەمانتارە پەسەندکردنی بودجە ڕێگە چارەیەکە بۆ دەربازبوون لە قەیرانە ئابوووریەکان و لەسەر بنەمای بودجە دەتوانرێت پلانی ئابووری دابنرێت و ڕێگە چارە بدۆزرێتەوە بۆ کێشەکانی پەیوەست بە کورتێنان و دوورکەوتنەوە لە قەیرانەکان.